سڵاوتان نەبێت لە شایپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکە. لە کۆبوونەوەی قوبات تاڵەبانی لەگەڵ بەڕێوەبەرەکانی سلێمانی بڕیارێکی نوێ ڕاگەیەندرا. گۆڕان دەستبەرداری پارێزگای سلێمانی دەبێت بۆ یەکێتی. ئەندامێکی سەرکردایەتی پارتی بۆ پاراستنی قەواری هەرێم داوایەک ئاڕاستەی هێزە سیاسیەکان دەکات. حکوومەتی هەرێم بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە هەناردەی نەوت ڕەت دەکاتەوە و پشکی بودجەی هەرێم دەبڕدرێت. ئەمڕۆ یەکشەممە لە باڵەخانەی شارەوانی سلێمانی با ساپەرشتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانی سلێمانی و بەڕێوەبەری بەڕێوەبەرەتیەکانی پارێزگاکە بەڕێوەچوو و تەبێژی جێگیری سەرۆکی حکوومەت دەڵێت لە کۆبوونەوەکەدا بڕیاردراوە کە زیاتر لە 50 پرۆژە لە سلێمانی بکەونە کار. سەمیر هەورامی و تەبێژی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەت ڕایگەاندووە لە کۆبوونەوەکەدا دووپات کرایەوە کە پێویستە ئاسانکاری بۆ کەرتی تایبەت و کەمکردنەوەی ڕۆتینات بکرێت. وتیشی لە ئێستادا 39 پرۆژە ئامادەن بۆ مۆڵەتی کۆتایی کارکردن، هەروەها 15 پرۆژە سایت پلانیان بۆ ئامادە دەکرێت و 2 پرۆژەش هەر ئەمڕۆ داوای مۆڵەتیان کردووە کە بەماش لە ماوەیەکی کەمدا زیاتر لە 50 پرۆژە لە سلێمانی دەکەونە کار. هەورامی باسی لەوەش کردووە ئەم پرۆژانە کاریگەری زۆر باشیان لەسەر هەلی کار و بەهێزکردنی ژێرخانی ئابووری لە پەرستگای سلێمانی دەبێت و جێگیری سەرۆکی حکوومەت خۆی چاودێری پرۆژەکان دەکات. بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەیان ئامادەن پۆستی پارێزگاری سلێمانی ڕادستی یەکێتی بکەنەوە و دەژڵێت چاوەڕێی کاندیدی یەکێتین. بارزان شێخ محەممەد جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە پشکی بزوتنەوەی گۆڕان ڕایگەاندووە ئامادەیان دەربڕیوە پۆستی پارێزگاری سلێمانی بدەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان. جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەژڵێت یەکێتی تاوەکو ئێستا کەسێکیان یەکلا نەکردوێتەوە، هەر بۆیە ئێمە چاوەڕوانی ئەوانین. لە بەرامبەردا سەباح فەتاح سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت تا ئێستا بزوتنەوەی گۆڕان بە فەرمی بە ئێمەی نەوتووە کەسێک بۆ پۆستی پارێزگای سلێمانی دیاری بکەین. جێگیری سەرۆکی پەرلەمان داوای یەکڕێزی و تەبایی نێوهێزە سیاسیەکان دەکات بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان. هێمن هەورامی جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پەیامێکدا بەبوونی ساڵیەتی شۆڕشی ئەیلولەوە بڵاوی کردوێتەوە داوای یەکڕێزی نێوهێزە سیاسیەکان دەکات و بە گەرنتی پاراستنی دەستکەوت و قەواری دەستوری هەرێمی کوردستان ناوی دەبات. هێمن هەورامی لە پەیامەکەیدا ئاماژی بۆ کردووە کە هەر کات یەکڕێزی و پێکەوەی هەبێت دەستکەوتی گەورە بەدەست هاتوون، وەک چۆن بە یەکڕێزی بۆ یەکەم جار مافی ئۆتۆنۆمی بۆ خەڵکی کوردستان بەدی هات کە بووە بناغەی هەموو دەستکەوتەکانی دیکە. لە کۆتایی پەیامەکەشیدا جێگیری سەرۆکی پەرلەمان ئاماژە بۆ دەکات کە جێی خۆیەتی لە بارودۆخی ئێستادا داوا لە هەموو لایەنەکان بکەین یەکڕێزی و تەبایی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکان و چەسپاندنی دەستکەوتەکان و پاراستنی قەواری دەستوری هەرێم و مسۆگەرکردنی مافی زیاتر بۆ کوردستانیان داوا بکەین. کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ ئەشکرێ دەکات هەرێمی کوردستان سوورە لەسەر ڕەتکردنەوەی بڕیاری دادگای فیدراڵی سەبارەت بە هەناردەکردنی نەوت. ئەلا خزەیر ئەلیاسری بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ بە ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی حکوومەتی عێراقی ڕاگەیاندووە هەرێمی کوردستان تا ئێستا جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی ڕەت دەکاتەوە و بە شێوەی نایاسایی نەوت هەناردە دەکات. دەژڵێت لە ئێستادا هیچ دانوستانێک لەسەر ئەو پرسە لەگەڵ حکوومەتی هەرێم بۆنی نییە. هاوکات هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە پەرلەمانی عێراق جەخت لەوە دەکاتەوە ئەگەر هەرێمی کوردستان داهاتە نەوتیەکان ڕادستی بەغدا نەکات ئەوە بودجەکەی بە تەواوی دەبڕدرێت. ئەندامێکی هاوپەیمانی فەتح ئاشکرای دەکات 180 واژوێن کۆ کردوێتەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکێنانی حکوومەت. علی زوبەیدی ئەندامی هاوپەیمانی فەتح ڕای دەگەێنێت چوارچەوەی هەمانگی 180 واژووی پەرلەمانتارانی بۆ بەستنی دانیشتنی پەرلەمان و
هەڵبژاردننی سەرۆکۆمەر و پێکەنانی حکوومەت کۆ کردوێتەوە. وەفدێکی چوارچەوەکە بەردەوام سەردانی سەرجەم لایەن و کوت لە سیاسیەکان دەکات. لەو پێناوەدا زوبەیدی پێشی وایە بۆ ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکۆمار بە زووترین کات کورد دەبێت هەنگاو بنێت بۆ ئەوەی سەرۆکۆمار بتوانێت سەرۆکوەزیران ڕابسپێرێت و حکوومەتێکی خزمەتگوزاری نیشتیمانی پێک بێنێت. لە شارپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر بن.